بەشی دووەمی ڕێککەوتنەکە داهاتی نانەوتیە لە داهاتی نانەوتی تەوان تا ئێستا لەویش بەپێی قانونی ئیدارەی مالی دوو بۆ چوونی جیاواز هەیە هەرێم بە شێوەیەک لێکدانەوەی بۆ دەکا بەغدا بە شێوەیەک بەغدا پێی وایە دەڵێ هەموو ئەو داهاتە نانەوتیانێک کە هەتە دەبێ بگەڕێتەوە بۆ خەزانەی دەوڵەت یان لە 150 هەموو ئەو داهاتانم دەوێت هەرێم دەڵێن نەخێر ئەمانە داهاتی فیدراڵی نین بەشێکیان داهاتی خۆمن هی ناوخۆن و ناسنە ناو چوارچێوەی ئەوەی کە بە داهاتی فیدراڵی حسابن تاوەکو لە 150 ئەوانت بۆ بژەرمەوە بۆیە من ناتوانم هەموو ئەو داهاتی نانەوتیە 150 ڕادەست بکەم لەسەر ئەوەش گرفتیان هەیە بەڵام بە قەناعەتی من ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان لەسەر بابەتی هەناردەکردنەوەی نەوت هەنگاوێک بستە پێشێەوە بەغداش بە زووی ئەم نەوتەوە بگرێت نەوت هەناردە بکرێتەوە داهاتی نانەوتی بابەتی داهاتی نانەوتی مەگەر جیاوازیەکە زۆر بێ دەنا حەل دەبێ یعنی دوازار ئەوەی کە هەرێم دەڵێ من ئەوانە حساب دەکەم داهاتی فیدراڵی بەغداش دەڵێ من ئەوانە حساب دەکەم لە کۆتایی دەبێتە ڕقەمانە ڕقەمەکە 10 میلیار 15 میلیار 20 میلیار 30 میلیار لە بینی هەرێم و بەغدا زۆر کێشە نییە بە مەرجێک نەوت هەناردە بکرێتەوە نەوت هەناردە نەکرێتەوە ئەویش دەبێتە گرفت